بێگومان لە دەوروبەری خۆتان ئینسانهای سەرکەوتوتان زاری بازۆر دیتەوە مشاهدەکە ئینسانێکە کە هەر جوور پێی خۆشە هەر ئامانجێکی هەیە پێی دەگا بەرابەر خێزانی بەرابەر منداڵی بەرابەر خەڵکی دۆست و بەرادەرەکانی سەرکەوتوویە و هەمیشە بۆ ئامانجەی کە دەیهەوێ لە ژیاندا دەگا لە قەدیمدایان کوت خوددا پێداون بەختەوەرن بەڵام ئەوڕۆ علمی دەروونناسی دەڵا ئەوانە سیاسەتی چۆن جوڵانەوە دەزانن بڕواتان هەبێ کە بۆ ژیانی ئەوڕۆ ئەمە دەبێت سیاسەتمان هەبێ زین دەبێت چۆن بجوڵینەوە کە داخواستەکانمان ئامانجەکانمان لە کۆمەلگای وەرگین وای گرنگۆ دەتان هەبێ لە ئینسانێکی بە دواکەوتوو تەبدیل بە ئینسانێکی سەرکەوتوو بن دەبێت خاڵەکانی دەروونناسی بزانن و من سیمەنی پەریزان لە لاپەڕی خۆم ئامادەم ڤیدۆهایەکی باش ئامادە دەکەم لە اختیارینگۆیدا قەرار دەدەم و ئەنگۆ بە دیتنی و ڤیدۆیانە دەنکە ئەو خاڵانەی کە دەتوانێت لە پەیوەندیدا کە بینی منداڵەکەتاندا لە کۆمەلگادا لە کارەکەتاندا سەرکەوتوو موافقتانکە پێی دەگەن خەڵکی لێ وەردەگرن بە دوایە تەبدیل بین دەبن بە ئینسانێکی سەرکەوتوو کە خەڵکی پێتان دەڵا خوددا تێداون و نازانن ئەنگۆ فقات سیاسەتی چۆن جوڵانەوە فێر بوون لەگەڵمان بن ئەمەش بەخت هەمان قودرەت لەگەڵتانی